گرنگە بیزانیت ئەو کەسەی لە ناڕەحەتی دایت ئەوەیە پێویستە تۆ لە موسیبەت و ناڕەحەتیەکاندا فرسەت بقۆزیتەوە بۆی بیگۆڕی بە نەجاح و سەرکەوتنت، بۆ ئەوەی بیگۆڕی بە هۆکاری دڵخۆشبوونت لە داهاتوودا. ئەوەش بەچی دەبێ؟ بە تەفاؤل دەبێ، گەشبین بە و ئیمان پتە بە بەخوا، پشتیوان بەخوا بە. ئەگەر وابیت ئەوە تۆ هەموو موسیبەتێک دەتوانی بیگۆڕی بە ئیزنی خوا بۆ نعمەتێک. تحول النقم إلى النعم والمحن إلى المنح بإذن الله. ئەوەی کە ناڕەحەتیە دەرسی لێ وەردەگریت، تووشی موسیبەتێک دەبیت، خوا خۆشی ویستی تووشی کردی، بۆی لەمە دووە ژیانت بگۆڕی، کەواتە لە حەقیقەتدا ئەم موسیبەتە بۆ تۆ بوو بە خێرێکی زۆر گەورە کە متەفائیل بی و عاقڵ بی، دەرس و پەیوەند ئامۆژگاری و پەندی لێ وەربگری. بەڵام ئینسانی متەشائیم و ڕەشبین و دۆڕاو کە خوای گەورە فرسەتێکیش دێنێتە دەستی، فرسەتەکەشی لێ دەبێ بە موسیبە، وا دەزانەوەش موسیبەتێکە تووشی بۆ بەسەری هاتووە. کەواتە گرنگە براکانم ئێمە متەفائیل بین. إن مع العسر يسرا وإن النصر مع الصبر وإن الفرج مع الكرب. پێغەمبەرمان فەرموویەتی عليه الصلاة والسلام هەر کاتێک ناڕەحەتیت بۆ هات بزانە دەرگای خێر نزیکە دەکرێتەوە، هەر کاتێک خەفەتت بۆ هات بزانە دڵخۆشیەکە بەدواوەیەتی، هەر کاتێک ژیانت لێ قورس بوو بزانە کار ئاسانیەکە بەدواوەیەتی. چێ فەرموویەتی؟ خوا و پێغەمبەرەکەی فەرموویان عليه الصلاة والسلام. بۆیە دائما متفائل بە و مەزانە کاتێک کە موسیبەتێکت توش هات تەواو دنیا کۆتایی هات، ژیانی تۆ کۆتایی هات، قەبرێ هەڵکەن و بچۆ ناویەوە. نەوان نییە، لە شدەتی ناڕەحەتیتدا زۆر دڵڕوون بە ڕەحمی خوای پەروەردگار. پێغەمبەران عەلەیهیم الصلاة والسلام لە شدەتی ئەزمە و ناڕەحەتی و ناخۆشییاندا جاءهم نصرنا، نصر و سەرکەوتنی خوای گەورەیان بۆ هاتووە. موسى عليه الصلاة والسلام لە کاتێکدا نەسری خوای بۆ هات کە تەواو لە بەرامبەری بەحرە و لە پشتیشی دوژمنە و فێرعەونە و ئەینە المەفەر بۆ کوێ بڕوا، لە شدەتی ناڕەحەتیدا خوای گەورە بەحری بۆ شەق کرد. کەواتە کە موسیبەت هات وا مەزانە تەواو کۆتایی بە ژیانی تۆ هات، نا، دڵگەش و دڵڕوون بە چاوڕوون بە ئومێدت بە ڕەحمی خوا زۆر بێ، بڵێ ئین الله معنا، دڵت وا بێ کە خوا لەگەڵتە.